بەڵێن دڵشاد شیروان محەممەد هەردووکیان یاری کرۆسپێتەکەن و ڕاهێنەری وەرزشی کرۆسپێتن ئەوان وەڵامی پرسیارەکانی ئێمادەنە و هاتوونەتە ئستۆدیۆ بەلای ئێمە بەخێر هاتن بژیت سپاس دەکەم لەگەڵ خۆتانە کۆمەڵە بابەتیشتان هێنا و ئامێریشتان هێنا و هەندێک پێدەوەستی سەرەکی کە لە کرۆسفیت بەکاردێ بەڵێ وەکو نمونە باشە بەخێر هاتن جا بابزانم کاتان کاکە بڵندن کاتان بڵند باشە بەخێر هاتن کاک بڵند لەگەڵ جەنابەت بابزانم دەست پێ بکەم کە ئەمە چییە؟ جارە بابزانی یاری کرۆسپێت چیە و دوایشە بیگری بەدەستەوە بزانین ئەمانە چین چۆن یاری کرۆسفیت بەخۆ یاریەکە لە سێ یاری پێکات وە یارێک سەرەکی یاری بەرزکردنی قورسایی کە چۆن قورسایی بەرز دەکەی یاری جیمناستیک نەزانین جیمناستیک چیە جیمناستیک یاری هەواییەکان زیاتر لەگەر یاری کۆندیشنینگ لیاقا کە ئایرۆبیک پێی دەڵێن ئەمە کە پێویست بە ئۆکسیجین لۆ کردنی بڵێن ئەو سێ یاریە هەرسێکی کە کرۆسفیت پێکاتوە کرۆسفیت بەخۆی یاریەکی زۆر قەدیم نییە مۆدرنە واتە نوێ نییە من ئێستا باسێکەم بەڵام یاریەکی تازەیە لە کوردستان زۆر نوێیە لە جیهان دەتوانین بڵێن لە ساڵی 2000 کابرایەک بەناوی کوریزمان ئەو یاریەی لە کالیفۆرنیا ئەمریکا یەکەم جار بۆ یەکەم جار کە یەکەم قاعی کردەوە ساڵی 2000 ئەوانش تەمەنی نییە ڕحمەت لێ وامزانی ساڵە یعنی هەتا ئەوڕۆ بڵێن دەکات 20 ساڵە باشە باشە هەر تازەیە ئەگەر تازەیە لە ئەمریکا تا سەری هەڵدا هەتا 2005 13 شوێن هەبوو کرۆسفیت دەکرد باشە لە 2005ەوە تا ئێستا ئەوڕۆ نزیکەی 12000 شوێن هەیە لە هەموو دنیا لە 150 وڵاتی دنیاە کرۆسفیت دەکرێت بە ڕسمی باشە بەڵێ یارێکی نوێیە یارێکی زۆر مدرێن یارێکی زۆر بە سوودە و یاریەکە کە لۆ یارمەتی هەموو یاریزانەکانەدا لە هەموو بوارەی وەرزشی باشە کاک شێروان تۆش ڕاهێنەری لەناو ئەم وەرزشە و ڕوتێ کردووە لە کوردستان چەندێکە ئێمە ئەم یاریەمان هەیە سەبارەت کوردستانەوە تقریبا ماوەی 4 ساڵە دەست پێکرا لە کوردستان فترەی بیدایەتی تۆزێک لاعبەکانی کرۆسفیت چەند کوچێکی نوێیە کەسی نەدەزانی چییە مەسەلەن زۆر ڕەهبەی لەسەر نەبوو مەسەلەن لە بیدایەتی ینی مەسەلەن زۆر چنگ و لیاقەیتیدا بوو زۆر خەڵکێک نەدەهاتن نەدەزانین چی مەسەف فکری کرۆسفیت باشتی نەدەگەشتن لە بیدایەتی ئەوجا لە بیدایەتی تقریبا زۆر خەڵکێک نەدەهات ئێستا ماوەکە ئەوە تقریبا 2 ساڵە ماشەڵڵا ینی زۆر خەڵکێک دێتن ریاضێکی دەکاتن ینی نیزینگی تقریبا ڕۆژانە نیزینگی 100 کەس زیاتر تەمرین دەدەن هەر یەک ڕۆژێ و هەر بەردەوامی زیاتر دەبێتن یاواتە ڕۆژ بە ڕۆژ زیاتر خەڵک کاک بڵێن ئەوەی کە ئێستا زۆر گرنگە هەمومان نەزانین زۆربەی خەڵک ئێستا ئەوەی لی بزانێ و لی نەزانێت ڕۆکاتە یاریەکانی لەش جوانی و چێتە هۆڵەکانی لەش جوانیەوە زۆر بووە کرۆسفیت تا چەنە یارمەتی دەرە بۆی کە ئەندامێکی ڕێک لەشێکی ڕێکت هەبێت طبعا زۆر یارمەتی دەدا کرۆسفیت فەرقەکەی چێ لەگەر بنە یاری ئاسمەکە یاریەکە کرۆسفیت هەردوو زۆری بەخۆی گرتیە مەسەڵەن یاری ئاسم بڵێنێت و بەس پێویست بە ئاینۆڕۆبیکە پێویست بە ئۆکسیجین نییە لۆ یامدای پێویست بە قوی عەزەلیە لە کرۆسفیت پێویست بە هەردوو شتی پێویست بە ئۆکسیجینە چونکە جاری وایە مەسافەی زۆرمان هەیە غاردانی زۆرمان هەیە طبعا مەلەوانیش هەیە لە کرۆسفیت مەسبەحیش هەیە غاردانێت هەیە پاسکیلیت هەیە حەبلت هەیە کە ئێستا هینایتم پێتان شاندین دوایە ئەوانە هەموو ئەوانە لە تەقریبا لە یاریەکانی کە لە یاری ئاسم بەکارنە ئەمە چ دەکەین هەردوو یاری پێکەوە دەکەین میکسمان کردین یاریەکە بەخۆی دانرایە پرۆگرامەکان حاضر دانرێ دەردەچی ڕۆژانە پرۆگرام دەرەچی و لە سەرتاسەری جیهان یاریەکە دەکرێت طبعا ئەوە دەبی تو ڕاهێنەری کرۆسفیت بی کە بتوانی یاری بە خەڵکی بکەی ئەمە هەردووکمان خان بڕوانامەی کرۆسفیتین لە دامەزراوی کرۆسفیت ئەگەنا دەبیتە هەندێک قیچە خەتەریات تووشی ئیسابات دەبی چونکە یاری کرۆسفیت یاری ئەو یاریە لە فکرەکەی لە چ هاتیە لە جوڵەی ڕۆژانە کە ئەمە دەکەین کە کۆن شتی بەرز دەکەیەوە لە عەرز چۆن شتەکەی پاڵ بۆ خانمان زۆر گرنگە کە شتێکە کەوێتە سەرزەوی یەکسەر شێوازێکی هەڵگرتنەوەی شتەکە کە هەڵێگرین جاریوە هەواڵ تووشی سابە دەبی تووشەوە دەبی فکرەوەی چییە لەوەی دووسکایە کە کۆم شتان دەکەم و چۆن بە ڕێچی دەکەم و بە قۆتکردین جەستەم کە شەی قورس مەگەن تووشی سابە بزەبێت ئەوەی فکرەکەی زیات باشە کاک شێروان ئەو خواردانەی کە ئەخورێت یاخود گرنگی تایبەتی هەیە لەم جۆرە وەرزشکردن بۆ نمونە ئێستا بۆ دابەزاندنی کێش و کۆمەڵە یاری با بڵێن وەرزشی دیکە هەن ئەڵێ بۆ نمونە لە کاتێکە فڵان شت بخۆ کارب زیاد بکە پرۆتین زیاد ئەمە کەم بکە ئەویان
لەمەیە چی بخۆین لە سەبارەت بەرنامەی کڕۆسفیتی خواردن بەرنامێکی خۆی تایبەتی هەیە جیوازە لە بەرنامەی ئەوانەی دایت بنین ئەوانەی شەریک هەوان دیکە هەمووی فەرقەکەی لێرە ئەوەیە مهم بخۆین دەتانی بخۆی زۆر مەجای خواردنی تێدا هەیە باشە ئەوان دیکە دایتی بە قووەت نییە سەرەکیەکە دەبی شەکر یەکسەر زۆر قەتعبی بە ینی بەنیهایی هەر جۆرە شەکرێکە بیتن هەر شەکری ناو فروت هەر ناو وانش بیتن ئەمێوەکان ئەوش دەبیتن زۆر کەم بیتن هەندێک جۆرەکان میوەکان دەبی بخۆی نەک هەموو چشت وەکو شفتی مەسەلەن زۆری تێدایە شوگەری لە هاوینانە هەر ئەو فات دەبی فاتی ئەوەی بخۆی مەسەلەن ڕوون دەبی نەچڕال طبيعي مثلا اول شيء الافوكادو مثلا ورقيري لو جورشتانا نك روني حر مثلا ليره مثلا بشتيوها بخينا باشا صلصه وقشت قشت احتياجي هيك مشكله ثانيه بلان بفاد بيتن هيك جوراتي ثانيه بيتن قش مشكله ماسي باشتين خواردنا لو يعني زاني كروسفيت هر ماماسي هاوري ليش صاغيه بله باشا رولي لدابزاندن ياخذ لنا وبردني تشوري چيا كاد بلان كروسفيت یاریەکە توانم بڵێم کۆنتترۆلی چێش لەستە خۆتە یعنی ئێستا من وەزنی خۆم لەستە خۆمە مێ زیاد دەکەم مێوەچ خۆم بەجێ دەهێنم مێ کەم دەکەم وەزنم هەنجی بەدەستە خۆمە کە پلانەکەم هەیە ئەمن لە یاریکردن و لە پلانی خواردن کە لەسەری بڕۆم حەزم لە چیە لە خۆم دادەم مثلا حەزم لێ مثلا وەزنم کەمە دەمێ لە 80 بسمە 90 کیلو پروگرامەکەی خۆم دادەنێم و گەمە لەست دەکەم بە خلالی فترەی مانکە دوو مانگە ئەو ئەنجامی خۆم بەدەست دێنم يعني أول خوشة نفر هي زور ضعيفة دي وزن زياد كم نفر هي قلاو دي وزني كم هادو شيء عمل يك كلاسي غير دكينه وكو شريكي دولي ووايا نفر شيء دي لو قياسي بنيتو أيش لقريان دادنين يعني عمل لك ل بولا كي لكلاسة كي خوما هر سيد زور مان هي وهر شيء عينا جميدة كم بلام ليرة خواردنيان فرق دكا ووزني كجميد بيدا كان فرق دكا كلارا كان يا فرق دكا يعني عمل ليرة هنجي كنترولي ولا كم كذا دابا تشوري اتواني كنترولي بلان بعام كروسفيت ياري كروسفيت بردوام بكي دستك دداتي كتوري زور كم كله تيريجا مكي زور برزه يعني تكراراتي زور تدايا فودك اتو توماتيشن سميتو توري رانا باشا كاك بلان اسا تشوري كما بيتا ولا بري او ما سورك به زكاه طبعا اتو كهشتك كزور تكرار كرت قوه تحملي عضلي زياده كنجي اتو اسمك الداتي دستك الداتي كاتو قوة تحملي عضلي زور برزة وتسوي اسمه زور كما وقوتش زور طبعا زور من أما ياري بتبتين بيرخاتو كلا كولان بتبتين معنا ياري سركي لكروسفيت لكروسفيت باش ايواني ديكاتشي اواني ديكا مثلا توب مان هي او مدرسة بولي بيدنين او توبا له ياري شي كزور بنا بانك لكروسفيت ك وول بولي بيدرين اما بانجليزي طبعا او كتوبي فريدي تارجتك مثلا تارجتك هي او توبي كفريدي تارجتك دي وردغريو قامش كي بيدرين كلين كشون لعرس برزي دكيو اما شوازي فكر بالضبط كوشتك تي او توبا لو انا علاقه قبيله انا اشتش كرتون قبي كو برزي دكيو كاك شيروان ماوەی یاریکردنی ئەم جۆرە وەرزشە چەندێکە ماچینە هۆڵی لە ژوانیەوە دەدەقا ئەبێت و ئەحما بکەیت و کاردیۆ ئەەکەیت و فلان و فلان بە هەموویڵە نیو سعات 40 دقە بەسە بۆ کرۆسفیت چەندێک لە بۆ کرۆسفیت هەر کلاسێکی کرۆسفیت لێرە دابش دەکرێت لەسەر بۆ چەند بەشێک لە بیدای تقریبا سعاتێکی دەوێ بە کێمایی 1 ساعتی تایبەت کامل یەکەم بڵێن 5 دقە هەتا 7 دقە وارماب دەکەین ئەحما دەکەین ماسوولکەکان ئیش دەکەین هەموو شتێک ئەو ماسوولکەکانێکەوەی ئەوڕۆ پێویستمانە مەسەلەن ئەوڕۆ زۆر تەمرینی مەسەلەن پێی دەکەن زیاتر احتیمام دەدنە پێ مەسەلەن ئەوڕۆ گەرمکەینەوە باش وارماب دوایەوە شەرح دەکەین لە بۆ ئەو یاریزانە کە لەوێنە تەمرینەکەی ئەوڕۆ ئەو هایە 1 2 3 4 ئەوش تقریبا 3-4 دقەی دەوێت ئەو دوایەوە دووبارە لە بۆوان پراکتیس بەرامبەرمە بکەن هەنگۆش بزانە کە غەڵەتیان هەیە دروستە غەڵەتیان هەبێت لە بۆوان چارەسەر دەکەن یەکسەر دوایەوە وەختی کلاسەکەی بن تەمرینەکە کاچاندا نیو ساعات 40 دقەیە مەسەلەن دەمینیتەوە تەمرینە خۆی دەکەنە تەواو بوو طبعا لەسەر پەرشتی مدرب لەسەر سەریوان دەبیت ڕاوەستیتن ینی ئاگای لە هەموو لاعبەکان هەبیتن هەتا تەواو نەبیتن کە تەواو بوو شێوەیەکی تریوە دایمە بە پرایڤت لەگەڵ یانن معدل مدرب لەسەر سەریوان ڕاوەستیایە کە تەواویش بوو کول داون هەیە هەتا
نفسيك راكش چونکو زۆر مادی دەبن بدایەتی تقریبا 1 دقیقە 2 دقیقە استراحەت دەدەنەوەن هەتا کول داون ببنە ئەشیای خۆخاوێن دەکەن هەڵدەگرن دوایەوە دێتە بەشی سترێچینگ عربی تەمرین العضلات يعني ستريتشنج بالانجليزي او ماسك كان كزور زخم مال ليك كان توزق نرم كاينه به عندك شان حركه كي ستريتشنج كمان هي او جا تقريبا شاني ماسك كانوا نرم شان نرمش نرمش او جا تقريبا ساعتك دەبێت او كروسفيت هكا ساعتك باشە کاک بڵند ئێستا کە یاریەکی دیکەی بکەین بۆ ئەوەی کە بۆ ڕێکی جەستە بێتوانە هەردوو باڵی سەرەوەی بەشی لەش و خوارەوە هەردووکی بە یەک ڕۆژ ناکەین ڕۆژی وایە تەمارینی خوارەوەی لەش ئەەکەین ڕۆژی واشە تەمارینی سەرەوە لە کرۆسفیت چۆنە هەموو تەمرینەکان بۆ جەستە لە یەک ڕۆژایە یاخود ئێوەش وەکو هەر تەمرینێکی تر بەشتان کردووە خۆشی کرۆسفیت چیە؟ خۆشی کرۆسفیت ڕۆژانە پرۆگرامێکمان هەیە ئەو پرۆگرامە لە دامەزراوەکە دەردی لە کۆمپانیاکە دەردی ئەو پرۆگرامە پێی دەڵێن WOD ینی Workout of the Day ینی پرۆگرامی ڕۆژانە ئەمە ئەو پرۆگرامە هەر ڕۆژێ ڕاهێنارەکە ینی ئەوەی خۆشەکەی نیە ئەو نیە هەموو ڕۆژێ بچم ئەو گەمەی مەسەن قاچم هەیە ئەو ڕۆژە پشت لە کرۆسفیت ڕۆژێک پرۆگرامێک تێکەکردی دووبارەکردنەوە نییە یعنی ئەمە ئەپدەیتەبنەوە ڕۆژانە پرۆگرامی نوێمان هەیە ینی ئەمە چی ئەوە نیە لە ساڵە چی بڵێن لە ساڵە چی ڕۆژێ پرۆگرامەکەم هەیە یعنی لەو ساڵی لەوانەیە پرۆگرامەکە کردیتم دووبارە نەکەمەوە ماعادە هەندێک پرۆگرامی هەیە کە زۆر بەناوبانگن ئەوان لە بوتوڵات بەکاردێ ئەوە جار بەجار لە ساڵێکی ینی دوو جاسیزە دووبارە دەکەیەوە ئەگەر ئەمە باقی ڕۆژانە و پرۆگرامێکی جیاوازتەیە خۆشەکەی لەوەیە ینی ئەوەیە کە خەڵکی کرۆسفیت دەکات نەتوچی بێزایی دەبی لە ریاضە ڕۆتین نییە هەر ڕۆژێ دەی وەکو سوپڕایس شتێکی نوێت هەیە ئەوڕۆ هەیە ئۆکێ ئەوەی دەکەم ئەوجا غاردانی تێدا پاسکی تێدا ئەو زاین تێدایە گەمەی جیمناستیک بەدیوێت وەزنی خۆی تێدایە هەر ڕۆژی گەمەکە ئەمە سڕی میهنەیەکیشی تایە وای لێ هێت کەس ناتوانێت ببێ بەڕاهێنە کەس ناتانی بلیان بێزار بوون بێزگەلەوەش ها سڕی میهنەی تایە من نازانم ڕەنگە هەیە تەمرینە بێت لە سەیری کەم فێر ببم بۆ خۆم ببم بەڕاهێنە بەس ئەمە سڕی دەکرێت ئێستا حالیان بەس ئۆدیۆمان لە هەموو کوردستان ڕاهێنەری کرۆسفیتین کە بڕوانامەی لە کۆمپانیا کرۆسفیتان هەیە بەڵام طبعا هەموو کەس پێی دەکرێت و بەڵام ماندیبوونی دەوێت ئەکیت بەس پێمان خۆشە زیاتر خەڵک احتمال بۆ زیاتر ڕاهێنە لە گەرما ئەو بارەی بکاو حەزمان لێ گەشە بە وەشەکەی بدەین زۆر باشە کاک شێوان من ئەگەر من ناوم بنایە ناومەنا وەرزشی جوڵە جوڵ هەر زۆر جوڵی زۆرە وەستانی نییە هەر هەڵە بەزنەوە دابەزنەوە ئەمە تا چەندێ وا ئەکات کە تۆ چۆنەڵێ لیاقەی جسم بچێتە سەرەوە توانات بچێتە سەرەوە لە ڕووی هزریشەوە مرتاحبی تۆ کە جوڵەیەکی زۆرەکەی زۆر جار ئەبینین کە جوڵێکی زۆرەکەی شەوان زۆر بە ئیسراحەت لە ڕووی هزرەوە مرتاحبی تا چەند کاریگەری لەسەر ئەوە هەیە وڵی کاریگەری زۆری لەسەری هەیە بەڕاستی دەمێت لێ دەستچێک دەستنیشان کە ئەم کارگرن باسی کرد بۆ کرۆسفیت ئەوەی پێش ئێستا یاریزان هەر ئەوها نازانێتن سبەی چ پرۆگرامی هەیە کە دێتن ئەوجە سوپرایز دەبیتن ئەوجە ئەو شتەکە ینی ئەو ماوەی 10 دقیقەی بدایەتی ئەوجا دەزانێتن سەبارەت ئەوە هەر لاعبێکی کە یاریزانە کە بێتن بدایەتی وەختی دەوی هەتا فێری بیتن ئەو بدایەتی ینی کوکە لاعبێکی بدایەتن دێتن ئەمە وەزنی گران نادێنێ کە بن وەرە یەکسەر ئەتووانە تکرارەکان مەسەن 10مان هەیە پێدرێن ئەتو وەرە 5 بکە مەسەرەن سێت چەندت هەیە چونکو ئەمە دەزانین ئەو زۆر تەسیری لەسەری دەکات مەسەن احتیمالە ئەزیەتی خۆی بداتن مەسەن هەتا دەزان لیاقەتی چونکو زۆر هەنە زۆر لاعب هەنە لە خۆرا دەچن لە ڕۆژی یەکەم یان دووان یان سێم پێێن یەکەم هەفتە ئەوجا چامان لەسەریە بەڕاستی ینی گوتمان بە زۆر زەخت لەسەریان دەکەین و ئەکیید جسمان زۆر مرتاح دەبیتن ینی شێوازی خواردن بەدە دەبیتن نووسن فەرق دەبێتن قەلبی خۆشتر دەبیتن زۆر زۆر فەرق دەبیت هەموو شتێک بەدە دەبیتن لە ژیانی ئەمن لە یەکێک لەوانە ژیانی زۆر پێگەوڕێ بەڕاستی ئەمە جیان کێش بم ینی ئێستا 4 ساڵە وازم لێ هێنایە زۆر چاکە کاک بڵند ئەوەی کە ئەبینرێت لەم یاریە هەموو یاریە وەرزشەکان زۆر بێ ناڵین هەمووی زۆربەی زۆریان ئەوەیە کە هاوڕێتی بەقوترەکات بۆ نمونە یاری باسکەیە ئەمە یاری تۆپی پێیە بەڵام یاری لە جوانی هەر بە تەنیا خۆتی لەلای ئامرێک ئەوەستیت و خەریکی وەرزشکردن ئەوەی ئێوەش بە هەمان شێوەستەکەم گیانی هاوڕێتی و برادەرەتی زۆرەکات یەکێک تارەبن بە ئامر بە ئەوەکەی ترتان لە ژێرەوە باز هەڵەدات بەسەریا باز هەڵە چۆنە ئەمە جەوەکی دروست دەکا ینی کرۆسفیت وەکو ینی وەکو ئایلەک لێت وەکو خێزانەکە لێ دێت لە کرۆسفیت ئەو شتەمان هەیە ئەمە وەکو تیم وەکو تیمە گەمەی دەکەین یعنی ئێستا ئەمە پرۆگرامێکمان هەیە ئەوڕۆ
دوو نەفەر پێکەوە پرۆگرامەکە ئەنجام دێن لەوانەیە 500 حرەکەمان هەبێ ئەوە لەو 500 حرەکەی ئەمە دوو نەفەر یەک تیمی بە دووان 100 دەکا 100 دەکەم 50 دەکەم ینی یارمەتی یەک دێن لەو پرۆگرامەی وەکو خێزانێکمان لێ دێ ئەمە لە پرۆگرامەکە جار وایە هەموومان پێکەوە چین غار دێن وەکو یەک تیم وەکو یەک ئەوە ینی ئەوە لە ئەوەی دەتکاتە ئەمە زۆر لێک نزیک دەبینە کورسفیت دەبینە پێکەوە ینی مەسەن دەبینی ئەمن لەوانەیە پرۆگرامەکەمان هەیە 100 حرەکەبی نەفەرەکان هەموو خلاصیاکە نەفرێک 20 مایە هەموو غڕ دەبینەوە تا دەورەی تەشجیعی دەکەین لەگەی دەبینە تاکو ئاخر دقە تا ئاخر لازە هەمووی تەواو دەکا پێکەوە پاشان پێکەوە نەرمش دەکەین پێکەوە شتێکی تریش کە ئاماژەم پێکرد ئەوە بوو ئەبینیم لە ڤیدۆکە یەک خانمتان لەگەڵا هەر ئەم وەرزشە کەمتر تا ئێستا خانمان ڕۆیان تێکردەوە یاخود هەتانەوە بەڵام لە ڤیدۆکە لە لای ئێمە ئەو ڕۆژێ لەوانەیە کەم هاتبن بەڵام ئەمە تقریبا ڕژی خانمان ئێستا زۆر کۆرسفیت دەکەم بەڕاستی لە خانمانی زۆر بە سوودا طبعا خانمان وەکو پیاوان نییە لە خانمان دائیمەن فەرقەکی هەیە مەسەن لە شێوازی تۆپ لە وەزنی تۆپ لە تارگێت مەسەن کە لە پیاوان چەندە بەرزایی لۆژنا کەمترە بۆکس مەسەن خۆفرەدا مەسەن شێوانە و بۆکسی بینم بۆکس جەمپمان هەیە کە لەسەر بۆکسی جەمپ دەکەی یان بەسەر دەکەوی ستێپ دەکەی طبعا لەو خانمان نویترە وەزن لە خانمان کەمترە ینی لێرە بەڵام زۆر بە سوودی لە خانمانیش زۆر باشە کاکە بڵند و کاکە شێروان ئەم بەیانیە میوانی ئێمە بوون ئاوکو ڕاهێنەری وەرزشی کۆسفیت دەستان خۆش بێت بەردەوام بن بەو هیوایی کە ئەم وەرزشە زیاتر لە کورسان بڵاو ببێتەوە خەڵک ئەو وەرزشش بکات زۆر سپاس سپاستان دەکەین مەمنون